من سەرەڕای ڕۆچوونم لە نێو کەشە لادەیە سروشتیە دڕفێنەکە بیرم لایلانە تەندروستەکەی ماستی خۆماڵیە. ئیدی دوای تاوابوونی بێر کاتی نیوەڕۆخوانی شوانە. کاری دووەمی بێریەکان دانانی خواردنی شوانە. سعادەی بەیانی دەینە ئێرانە مەڕەکان دەدۆشین دووسە سەری مەڕی دەدۆشین نانی دەدەینە شوانی ئەچینە مارێ شیرە کەشەکرینین هێوێنەکەی نەماس. شوانەکان نادەخۆن و بەردەوام بە هەمان پرۆسە دەدەن. ئیدی شیرەکە دەگەیەندرێتە دەستی خانمی گەورەی ماڵ. دوای پارزنکردنی دەخرێتە سەر ئاگر و دەکوڵێندرێت. لە ڕووی زانستیەوە دەبێت کوڵاندنەکە بگاتە سەروی 7 پلەی سیلیزی. پاشان هەوێن دەکرێت. دوای هەوێنکردن و بوون بە ماست داوامکرد نمونەیەکم بدەنێ تاکو بیبەمە تاقیگەی ناوەندی هەولێر و پشکنین بۆ پێکاتەکەی بکەین. وێستگەی دووەمی نۆڕین کارگەیەکی ناوخۆیی بەرهەمهێنانی ماستە. دەمەوێت بزانم پرۆسەی ئامادەکردنی ماست چۆنە و مەرجە تەندروستیەکان تا چ ڕادەیەک پێڕۆکراون. ئەمە ماستی لە چ دروست دەبێت کە لە کوردستان بە زۆری لە شیری وشک و لەگەڵ ئەو تەرکیبانەی کە لەگەڵی تێکەڵاو دەکەن بە زۆری کەچیە بە زۆری ڕۆنە بە زۆری ڕۆنە لێرە ئەو تانچیانە ئەو تانچێکە دەبێت تانچی ستین ستیل بێ بەسەراحەت ئەی دەبێت ئەو تانچێ بێکەوە ئامێرەکانی بەکارهێنانی دروستکردنی ماڵ دەبێت هەمووی ستین ستیل بێت زەنجی نەهێن لێرە ئەو تانچێوەکو خەڵاتەیەک بەکاردێنرێ بۆ تێکەڵاوکردنی شیر و ئەو ڕۆنە. طبعاً هەر بەرهەمی ئەو شیرە بەرهەمی ئەو شیرەشی تورکیا شەرنی هەر تورکیاش بێت داریوە بەڵێ ڕۆنەکەش هەر تورکیا بەڵام احتیاجی ئەگەر لە ئێرانیش بێت لە تورکیا بێت لە دانیمارک بێت لە هەموو ئەو دەوڵەتانە بێت کە سەرۆی حیوانیان باشە ئەو شیرە ئەو بەرهەمانیان هەیە. دوای لێرە کە لە خەڵات و کۆ دەکرێتەوە ئەو شیرە لە ناو خەڵاتە تێکەڵاو دەکرێت مەرحەلەیەکی دەگرێت دوای لێ بۆ ڕێسیلاندی بۆ مەرحەلەی بەستەرێشن کەوا ئەو هەر شتێکیکەوە ئەوەی دەکەن ینی گەرمێکی چاک لە شیرەکەیەدا خۆیکەوە هەر شتێکی تێدا هەبێت ناو ئەو شیرەی نەیهێڵێ و لێرە دێتە ئەو تانچیانە تەنیا بۆ هەوێنکردنی ماستەکەیە تەنیا بۆ هەوێنکردنی ماستەکەیە تەبعاً ئەو مەراحیلانی کە باسمان کردن تەبعاً زیاتر ئەوانە خەبیرەکانی خۆیان لەگەڵ ماستی خۆیان ماستی کۆن لەگەڵ ئەوەی تێکەڵاوی دەکەن و هەوێن دەکرێت لەو تانچیانە تێکەڵاو دەکرێت دوای ئەوەی ئیدی حازر دەبێت ئەو ماسە بەتەواوەتی حازر دەبێت بۆ ڕێستیلانەکە هەمووی دەبێت وەکوتم دەبێت بەستیل بێت دێتە ئەو تانچیانە لەو تانچیانە بە دوو مەرحەلە ئیشی پێ دەکرێت. لێرە تیمی تەندروستی هەیە و دەبێت ئاگاداری وردەکاریەکانی پرۆسەکە بن. پێکاتەی ماست ئەو ماددە خامەی کەلەی دروست دەکرێت چۆنێتی دروستکردن چۆنێتی هەڵگیران و گواستنەوەی پێویستە لە ژێر چاودێری تیمی تەندروستی کارگەکە بێت. لایەنی تەندروستی شیر بەرهەمەشی زۆر ناسکە لایەنی تەندروستی زۆر پێویستە دەبی بیگرینە بەر لە یەکەم هەنگاو دەست پێ دەکە ئەمە ڕۆژانە پێت ئەوەی دەست بەکار بکەین دەبی سیستەمەکە هەر هەمووی لە بۆڕی و تانکی و هەموو ئەو پێداویستانە ئیش دەکرێت تەحقیمی دەکەین بە هەڵمی ئاو بە ئاوی گەرم پاشی ئەوە دەست بە ئیش دەکەین شیرەکە دەگرینەوە کە شیرەکە ئامادە بوو جارێکی دی ئەو شیرە پاستۆریزە دەکرێتە بۆ نەهێشتنی ئەگەری هەر بەکتریایەک لە ناو شیرەکە لە بۆ ئەوەی تێشینەدا ئیدی هەنگاوەکان دوای ئەوە دەست پێ دەکا پاستۆریزە و هۆمۆجین دەکرێت دوای ئەوە هێوێنی تێدەکەین پاش ئەوەی
سیلیکۆن کرا دەبرێتە ناو ژووری هەوێن ئینکوبیشن. ئەوە ئینکیوبیشنەکەیە؟ بەڵێ ئەوە ئینکوبیشنەکە. باشە. ئەوە ژووری ئینکوبیشنە. ئینکیوبیشن لێرە ماست چی لێرە؟ لێرە شیر دێتە ناو ئەو ژوورە، ئەمە زروفەتی گونجاو لەو بەکتریاکە دروست دەکەین بە هەموو تااقەتی خۆی ئیز بکە پلەی کەرمی لە دەوری چد و ئەو داوانە ئیدی مدیر ئینتاژەوە دەزانی لۆ ماوەتی دیارکرا و گوتمان دێن فەحسی دەکەین بە پێش میتەر بزانین ئەو بەکتریا چەند ئیشی کردیە ئەو شیرە بووی تەماس یان نەبووی تەماس لە پێشی دیارکرا و دەبی ئیشی ئەو بەکتریا بوەستێنین بە گواستنەوەی بەرهەمەکە لە ژووری گەرم لە بۆ ژووری سارد شۆک لەو بەکتریاکە بکەین ئەو وەختە ڕادەوەستی ئەو ماستە لەسەر ئەو ئاستە ترچێ دەمینێت کە ئەمە دەمانوێت. زۆر باش. لێرە تیمی چاودێری خۆراکی بەڕێوەبەراتی گشتی تەندروستی هەولێریشم لەگەڵدایە. دەمەوێت نمونەیەکی ماستی کارگەکە وەربگرن و بیبەنە تاقیگەی ناوەندی بۆ پشکنین و شیکاری. بەڕێوەبەراتی پاراستنی تەندروستی بەڕێوەبەراتی چاودێری تەندروستی یەکێکە لە مدیریەت لەناو بەڕێوەبەراتی پاراستنی تەندروستی یەکەی وەرگرتنی نمونەی خۆراکی ئەمەینا ئەو تیمەینا کە لە هەموو کاتەکاندا ڕۆژانە بەردەوامین لە کارگەکان لە کۆگاکان لە هەموو ئەو شوێنانەی کە خۆراکی تێدایە ئەوەی کە بەکاربەر بەکاری دەێنیتن ئەمە بەردەوامین ڕۆژانە لە کارەکانمان لەوانە چەند بەس وەزنیان فەرقی هەیە هەمووی لە یەک کارگە لە یەک ئەزیزە دەرچووە لەوانە دوو سامپڵ وەردەگرین مەسەرەن لەوەی ماستی زەبادی دەینینە خوارەوە ئەوە بچووکترین وەزنێتی لەو وەزنەی سێ سامپڵ وەردەگرین هەر وەکو گوتمان هۆبەی فیزیاوی هەیە هۆبەی کیمیاوی مایکرۆبایۆلۆجی هەری یەکە سامپڵەکی دەدەینێ لە بۆ پەحس لەبەرەوەی نابی بشتێ نابی قەپاغەکەی هەڵبستی دەبی هەر یەکە تاریخ خۆی لەسەری بیتن دەبی هەر یەکە کەپس بیتن لەوەشیان سێ سامپڵمان وەرگرت ژمارە و مۆنیتەرەکانی سەرم ئامێرانە ڕێگری دەکەن لە ڕوودانی هەر کارێکی نەخوازراو لە پرۆسەکە ئەرە بەشێکی دیکەیە لە کارگە ڕۆبۆتیەکە ئەم ئامێرە کاری ئەوەیە مێژووی بەرهەمهێنان و ئەکسپایر لە بەرهەمەکان بدات کە دەچیتە بازار یەک شتانێکی دەبێت زۆر دڵنیابیت لێی ئەوەیەکە ماوەی چەندی ماوە بۆ ئەوەی بەسەر بچێت ئەوە زۆر زۆر گرنگە زۆر ئاسان و سادەشە دەبێت بیزانیت ئەم ڕۆبۆتە ئیشی ئەوە دەکات خەریکی ئەوەیە من ئەو هەڵدەگرم بۆ نمونە ئێستا ئەمە لەسەری نییە دایدەنێمەوە ڕۆبۆتەکە ئێستا ئیشی خۆی دەکات باشە تێپەڕی ئێستا بەم شێوەیە تاریخەکەی لەسەر نووسراوە لێرە تاریخی ئەمڕۆی دەدراوە ئەمڕۆ و ماوەی 6 مانگی دیکە ئەگەر بەپێی ستانداردە پزیشکەکان هەڵبگیرێت ماوەی 6 مانگ دەمێنێتەوە پاشان بەسەر دەچێت ئەوە زۆر زۆر گرنگە کە تۆ دەچیت بیکڕی ئەمە لەبیر بێت بەرهەمە جیاوازەکانی ئێرە بەهۆی نزیکیان لە سەنتەری شار بە چەند خولەکێک دەگەنە نێو سوپەرمارکێت و فرۆشگە تایبەتەکانیان پاشان دەگەنە سەرخوانی بەیانیانی هاونیشتیمانیان ئەوەی گرنگە پێش ئەوەی ماستەکە بخۆی چی لەسەر بزانی چی بزانی لەسەر ئەو ماستەی کە لە بەیانی زوو پێش هەموو خواردنێک دەچێتە نێو جەستە پێش ئەوەی ماستەکە بخۆی پێویستە بزانی ئەکسپایرە یان نا ماوەی بەسەر چوونەکە دەیە بزانی زۆر گرنگە بزانی پێکاتەکەی چییە لە چی دروستکرا چۆن دروستکرا بە چ قۆناغێکدا تێپەڕی دوای چۆن هەڵگیرە چۆن گوازرایەوە لە سوپەرمارکێت و ئەو شوێنەی کە لی دەکڕی لەوێ چۆن هەڵگیرە نەخرایە بەرخۆر بۆ نمونە هەموو ئەمانە بزانی ئەو کاتە ئەمە خاڵە سەرەکەکان ئەو کات دەتوانی زۆر بەبێ دوودڵی بەدڵخۆشی ماستەکەت بخۆی
کارگەکە بەجێ دەهێڵم و دەچمە نێو بازار و سوپەرمارکێتەکان. ئێرە تژیە لە ماستی ئێرانی و تورکی. لە ڕاستیدا من نازانم ئەو ماستە لە چ جۆرە کارگەیەکەوە هاتووە، بەڵام دەتوانین ئەویش بنێرینە تاقیگەی ناوەندی هەولێر و شیکاری بۆ بکەین. تیمەکە بەکاری خۆیان هەڵدەستن. ئەم پیاوە زیاتر لە 22 ساڵە، سەرکاری لەگەڵ ماستە. دەمەوێت لە زاری خۆیەوە جیاوازی نێوان ماستی خۆماڵی و هاوردەکرا و ببیستن. ماستی خۆمان تەبعاً لە هیلادەیەکانە بەرهەم دێ، هیمەڕی حیوانی خۆمانە. مەسەڵەن پەنیری لێ دروست دەکرێت، لۆری لێ دروست دەکرێت، ماستی لێ دروست دەکرێت، بەڵام ماستی ئێران هەمووی هی مانگایە، هی گامێشە، کەس نازانێت هیچیە. مەسەڵەن لیژنەکە گەیشتنە ئێرەش. ئەو ماستە کوردیش دەکەوێتە بەرهەڵمەتی پشکنینی تیمە تەندروستەکەی هەولێر. هەر ماستێک کۆدێکی بۆ دادەنرێت و دەخرێتە نێو سارکەرەوە و بەرەو ئامێرە تایبەتەکانی تاقیگە بەڕێدەخرێت. نمونەی هەرسێک ماستەکەمان بردە تاقیگەی ناوەندی هەولێر. دەبێت 5 دانە ڕۆژ چاوەڕێ بکەین تاکو ئەنجامی پشکنینی بایۆلۆژی، فیزیایی و کیمیاییمان دەدەنەوە. لە ئەنجامی پشکنینی ماست لە تاقیگە دەتوانم ئەنجامێکی کۆتاییتان بۆ هەڵبهێنجم. یەکەم، ماستی خۆماڵی بەپێی ئەنجامەکان بێت، بەهایەکی خۆراکی دەوڵەمەندتری هەیە، باشترە، نوێترە، فرەشترە لە ماستی کارگەکان بەناوخۆ بە دەرەوەشەوە. ماستی خۆماڵی بەگشتی باشتر ئەگەر باش پەستەرەکرا بێت، واتە شیرەکە باش کۆڵێندرا بێت، ئەوەی ئێمە باش پەستەرەکرا. دووەم، ماستی کارگەی ناوخۆ لەبەرەوەی لەژێر چاودێری توندی وەزارەتی تەندروستی هەرێمی کوردستاندایە، دەزانین چۆن بەرهەمدێت، پرۆسێسەکە چۆنە، چۆن هەڵدەگیرێت، چۆن دەفرۆشێت. ماستی کارگەی ناوخۆ باشترە لە ماستی هاوردەکراوی دەرەوە. ماستی دەرەوە لەژێر چاودێری وەزارەتی تەندروستی هەرێمی کوردستاندا نییە. نازانین چۆن بەرهەمدێت، پرۆسێسەکە چۆنە، نازانین چی تێدەکرێت، نازانین چۆن هەڵدەگیرێت، چۆن دەگوازرێتەوە تا دەگاتە ئێرە. بۆی بەگشتی پێکاتەی ماستی خۆماڵی باشترە، دەوڵەمەندترە، ئەگەر باش پەستەرەکرا بێت، ماستی کارگەی ناوخۆش باشترە لە هی دەرەوە.